مامۆستای کوردی بە بەکارهێنانی سمارت باشتر و ئاسانتر دەگەن بە سەرچاوەکان. لەم ڕێگەیە قوتابیان دەتوانن باشتر بەشداری وانەکە بکەن لەگەڵم. بە دیدی من وەکو مامۆستای کوردی بەکارهێنانی سمارت هەبوونی سمارت لە قوتابخانەکان زۆر گرنگە. Smartboard making teaching easier by adding interactive and dynamic elements to education process, and it makes collaborate with teacher and students. لەبەرەوەی لەلایەن کۆمپانیایەکی وا بەرهەم هاتووە کە ئەزموونێکی زۆری لە دروستکردنی سمارتبۆرد تایبەت بە پەروەردە هەیە دروست کردووە، تایبەتمەندی زۆر و جیاوازی تێدایە، کوالێتیکی بەرز و نرخێکی گونجاوی هەیە. ئێمەش وەکو کۆمەڵگەی بارز هەمیشە باشترین مانویستووە بۆیە سمارتمان هەڵبژاردووە.